ام خاڵە برانی عزیزی من یەکەمین خاڵی سەرەکی ئەم گەڕەناوژەیە کە لە ئەوروپایە کە لە ڕۆژ ئاوایە ئەم ڕۆژ ئاوایە جارێک شۆن عەقڵی هێگڵە تێوێ بسمارت ئەو زەعیمە گەورەی ئەڵمانیا ئەیوت عەقڵی خۆم ئیلغاکەمەوە لەبەر عەقڵی هێگڵ هاتە مارکس هاتە پێش ئەو ڕۆیشت مارکس وەختێ مارکس هات وتیان سێ خوا هەیە لەسەر ئەرزان مارکس و ئەنجلس و لێنین لە هەموو ماڵێکە ڕەسمی هەڵوات نیوەی سەر ئەرز بوو بە ڕەسمی مارکس و لێنین و ئەنجلس وەرباز شەفادێتی بە هەمووی ئەمانە بەڕاستی نەزەریاتێکی خەیاڵین سزایەوەی بگەینە کۆمەڵگەیەک کە پارەی پێویست نابێت و دەوڵەت خۆی تر خەڵک ئامێر وەکو ئامێرە كل حسب حاجەتی وكل حسب طاقته ئەڕوا وەرەجێ بەخۆوە خێوە پارە نامێن ما خەیاڵیە خەونە تەدمیری کرد هەمووی بەجارە چەکشێکی بە کۆشکە پێشێشا زرنگەی لەسەری مارکسەوە هێنا بەجارێ نیوەی سەر ئەرز مارکسی بوو گۆڕا ئیلا لە وڵاتی ئێمەمانانێکی داما و بەلوچ و باگزامۆڕە و بەربەڕ و لەوانەیە ماوەتەوە کە خۆی مجتەماعاتێکی دوا کرد ئەنجا هاتنە پێشەکە نا مەسەلەکان ئەگە بگەڕێنەوە سەر نەفەری داروین و بگەڕێنەوە سەر دۆرکای مسلمسەر و اینجا دوایەکە نا ماسلۆ و کاڵفن و ئەمانی تر پێویستە تۆفلەر نەفەری تۆفلەر وەربگرین ئەنجا هاتنەوە سەر مەسەلەی تەوەکوتیان نا بێنەوە سەر خێزان احتیمام بدەینەوە بە خێزان وی لە خێزانەوە ئەم ئینسانە پەروەردەکەن بەڵام ئەم ئینسانە لە چۆ پەروەردەکەنەوە هێگڵ احتیمام بە عەقڵێدا مارکس احتیمام بە اقتصادیەدا داروین احتیمام بە قووەتیەدا فرويد اهتمام بالجنسية لا دوركاي مسلم سر اهتمام بمسؤولية عقلي جمعي وعقلي باطنية دا سارترو سيمون دي بوفار اهتمام بعبثيتي شيء دا هل يك العاسي خوي وهل يك بشيوية توجيهك قرر له شيء زور دريسة